سڵاو یەک لە پلانەکانی تیمی بەرنامەکەمەوەیە کە لە چەقی ناشرینی دیاردەکانەوە دیاردەکان پێشکەشکەین. کاتژمێر 2 شەوە لە شەقامی دەباشانی سەر بە شاری سلەیمانی باز لە دیاردەیەکەکەین کە نازانم لەکوێوە باسیکەین، ینی خۆزگە بەرنامەکە زیاتر لە کاتژمێرێکەمانتوانی بۆی کە وێنەیەکی ئەم زبڵدانە بگرین کە نازانم لەکوێوە دەست پێ بکەم، ئیتر لە بوتڵی ئارەقەوە لە دەبە و لە سەرە دەبە و کە هیچ کارمەندێکی شارەوانی پێم وانە ئەو حوسەڵەی هەبێ دەبە بە دەبەبی دۆزێتەوە و هەڵگری ئەم هەموو وردە شوشەیە بێ. قسەکە ئەوەیە هەڵبەتە دوا بە دوای بەرنامەکە ئەم بەشەی کە ئێمە تیاوێ ناگرین لەگەڵ تیمەکەم و میوانەکەمە هەوڵین پاچی بکەینەوە. قسەکە ئەوەیە بۆچی هەڵبەتە باسی شارێکی دیاریکراو ناکەین، باسی هەموو کوردستانەکەین. بۆچی هیچ سانسۆرێک، هیچ یاسایەک، هیچ ڕێگریەک، هیچ پەیڕەوی ژینگە دۆستیەک لێرە نابینی؟ یعنی من هەندێک جار هەندێک شەو هەندێک بەیانی بەر ئەو پیاوانە ئەکەوم کە ئەم ناوە پاکەنەوە. قسەکە ئەوەیە برا بەڕێزەکەم، وەک لەم کەشا ئەخۆیتەوە و کات بەسەرەبەی بۆچی لە دواییە لانی کەم بەرماوەکەی خۆت پاناکەیتەوە؟ ئەگەر خۆت ئەقڵە پێ ناشکێ، قسەکەی ئێمە ئەوەیە ئەیلانی پەیوەندیدار و حکوومەت بۆ ئەقلی بەم شتە ناشکێ و ئەم هەموو هێزە هەم نییە هەیە لە کوردستانە بۆ ئەقلیان بەم شتە ناشکێ. ئێمە باسی دوو دیوی ئەم دیاردەیەکەین. دیوێکی لە دیوە یاسایەکەوە وەکو یاسای هاتوچۆ چۆنچۆنی هاتوچۆی شارەکان مامەڵە لەگەڵ ئەم دیاردەیە بکەن. لە دیوێکی ژینگەیشەوە باسەکەین ئایا ژینگەی ئەم شاڕێکی ئەلەم جۆرە ئەبێ ئاواهی بێ؟ ینی بڕوان پێ بکە ئێستا هەرێک لێمە شەرمەکەین لەم ژینگەیە بەرنامە تۆمارەکەین، شەرمەکەین ئەمە پارچەیەکە لەو کوردستانی کە خوێنی گەورە و قوربانی گەورەی بۆ ئیراوە، شەرمەکەین لەبەرەوەی کە ئەمەندە بێیاسایی و نزمی ئاسی ڕۆشنبیری ئەو مرۆڤانە بینین کە لێرە دانیشن، ڕەنگە تاقوتەرای تیا بێت بە ڕۆیشتنیان شتەکانیان کۆکەنەوە. بە خۆشحاڵیەوە بە میوانناری ئارامشوانی وتەبێژی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار لە شاری سلەیمانی ئەزیەتی کێشە نەقیب بەهمەن عەبدوڵڵا ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلەیمانی، جەنابیشە بەخێر بێ کاک بەهمەن، هەمووکو ئەفسەرێک لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلەیمانی و هەمیش وەکو ڕانگەیاندکارێک خۆشحاڵم کە بەشداری لە بەرنامەکەمە لە ڕابردووە بەرنامەی باشە پێشکەش کردووە، هیوادارم بتبینینەوە. ئازیەتی کێشە و هەروەها هۆشیار دەربەنی سەرۆکی بەشی گەشت و گوزار لە زانکۆی لوبنانی فەڕەنسی دکتۆر جان جەنابیشە بەخێر بێ، جەنابەت لە هەولێرەوە تەشریف هێنا، سەرەتای چۆنی چاچەکەمان بۆ دەست پێکردوتم ببوورە بەس وتەوە ئەوە ئیشیم نابێ لێرەوە باسی و دیاردێ بکەین. دکتۆر با لە تۆ دەست پێ بکەم. ڕەنگە ینی من ئەمیشە لە نێوان حەقیقەت و واقعی وڵاتەکە ئەمێ بەرنامە پێشکەشکەم. ڕەنگە ئێستا ئەگەر لەگەڵ یەکێک لەو بەڕێزانەی کە لەم ناوە خەریکی مەی خواردنەوەن بپرسم بڵێم بۆچی واکەیت، بڵێ من ئەگەر بچم لە یانەیەکە لە نادیەکە بخۆمەوە ڕەنگە لانی کەم 20,000 بکەم، بەڵام لێرە بە 5,000 نەجاتمە بێ و ئەو بەرماوەیەش بۆ ئەو پیاوە ڕیسپیانە جێڵم کە کوێکاتەوە. ئەمە موبەڕیرە بۆی کە ئێرە وابێت کوردستان وابێت بەگشتی. من ئەمە کاکە دەروون ئەمە بە ئیهانە دەزانم بۆ هەموو تاچێکی کورد کە بێریاتیە بڕێ، بۆ هەموو تاچێکە لەم شارەیە نەفەس ئەدات. ئەمە ئیهانەیە بۆ کۆمەڵگا، ئەمە تهدیدیشە بۆ کۆمەڵگا. پاشان توام زیاتر بێمەسەری ڕوونکردۆ بدەم چۆن کۆمەڵگای ئێمە ناشرین دەکرێت، شارەکانمان ناشرین دەکرێت. باشە بۆ قوبوڵەکرێ ئەوە پرسیارەکەی من لێرە یادەمێەوە بڵێم کە ئەوە دەبینم غیابی دەسەڵات دەبینم بە هەمویانەوە، غیابی شارەوانی دەبینم،
غیابی پۆلیسی ترافیک دەبینم غیابی پارێزگا دەبینم غیابی هەموو کەسە دەبینم کە لە مووقعی قەرارە ڕاستە هەڵبەتامێ ئاماژە بۆ بم کە ئەمڕۆ کە پلان بوو لێرە بەرنامە بکەین بەڕێکەوت لێرە ڕۆشتم پێم وابێ نزیکی دە کەس خەریکی پاکردنەوەی ئێرە بوو لە کارمەندانی شارەوانی یعنی ئەمەی کەی بینن ئەمە پاکراوەت باشە ئەوەش دیاردەیەکی ترە بار حڵکاک بامن لە ناو ئەو ڕەخنانەی کە هی بوو لە ناویانە ڕەخنەی ئێوەی تایە خەڵکێک ڕەنگە بڵێ بەڕێوەبەرایەتیات و چۆکان ئامادەن لەسەر جادەکان بەدلی خۆیان کامێرا دانێن و ئەوە دانێن ئەوە دانێن بەڵام بۆ ئەم دیاردانە قسە ناکەن هەر جۆری ئەو سارانی کە ئێستا بە سەرخۆشیە چێتە خوارەوە دکتۆر ئاماژەیە بۆەوەی کە هەر یەکێ لەمانە ئەگەر بە سەلامەتی بگەنە ماڵەوە شکرانەیە یعنی زۆربەی ڕووداوەکان ئەگەر دیقەت بین لەم ناوچانە ئیتر ئەوەیە لێرە بوت لێگەخواتەوە 3-4 هزارەکەوێ و بەرە بێتە جانی ترافیک لە ناو شار بەرە بێتە جانی خەڵک لە ناو شار بەرە بێتە جان و سەلامەتی خۆی یعنی ئێوە بۆ بێدەنگن لەم شتە سواس دەکەم وروژاندنی ئەو بابەتە بۆ خۆی کارێکی باشە هیوادارین وەکو چۆن ئامانجی بەرنامەکە تەنها وروژاندن نییە چارەسەرە هیوادارین لە دوای ئەم بەرنمەیەوە لە دوای هەر بەرنمەیەکەوە چارەسەر بۆ دیاردەکە بدۆزرێتەوە بەداخەوە سێکتەری هاتوچۆش هاوشێوەی هەموو سێکتەرەکانی تر کە جەنابەت بەرنامەت لەسەر کردووە کۆمەڵە گرفت و کەموکوڕی هەیە کە بەرۆکی هەمومانی گرتووە لە گرفتی ڕێگاوبانەوە لە گرفتی جێبەجێکردنی یاساوە لە گرفتی دابینکردنی پێداویستیەکانی ترافیک و پێداویستیەکانی بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆوە لە گرفتی ئەو گرفتانەی کە ئەم ڕۆژانەش لایەنە دەرونیەکەی هەر تاکێکی ئەم میلەتەی هاتوۆتە سەر بە ئەفسەر و کارمەندانی هاتوچۆشەوە هەمووی بووە بە تۆپەڵێک و چۆتە سەر ئەو شەقامە و هەر ڕۆژەی بەر ئۆتۆمبیلی یەکێکمانەکەوێت لە ڕاستیدا دیاردەی خواردنەوە تەنها لە هەرێمی کوردستان و شاری سلێمانیدا نییە ئەم دیاردەی کە ئیبینین وەکو جەنابی مامۆستا ئاماژەی پێکرد لە ڕاستیە هەموو شارەکانی هەرێمی کوردستانی گرتوۆتەوە داخێکی گەورەیە لە دڵی هەری کەسێکی خاوەن ویژدانە بابەتی خواردنەوە و بەکارهێنانی مادەکحولیەکان لە کاتی شۆفێریکردنا ئەمان بابەتێکی جیایە چونکە ئەمە بیرمان نەچێ باش تخوا کاک بە من یەک قەوسی بچکۆ لەم بەرە یعنی بۆ نمونە و سارێسا بە مەزەنەی ئەقڵ بۆی کە ڕەنگە هەر 3-4مان شۆفێریمان هەبێ و مۆڵەتی شۆفێریمانە بێت زیاتر لە 100 ئەڕوا یعنی لەم سەرەوە بۆ ئەو سەر هەڵبەتە باسی ئەم شەقامە بزاد ناکەین یعنی با بابەتەکە نەچێتە بابەتی شارچێتی و کوردستان یەک بازنیە و ئێمە بە پان کوردستانی بیرەکەینەوە ئەمە ئەگەر لە ڕەواندزیش بێ هەمانشتە لە شاری هەولێریش بێ هەمانشتە لە هەڵەبجەش بێ لە هەمانشتە لە کەرکووکیش بێ هەمانشتە یعنی بۆ کەس نییە بۆ یاسایەک نییە بۆ مەفرەزەیەک نییە ئەم ئێواری پێنجشەمەیە وەنیە دکتۆر وەنیە ئوستازیانی ئێواری پێنجشەمەیە زەرور نییە بە بۆچوونی جەنابەت مەفرەزەیەکی مرور ئەلەویا هەبێت تۆزێک ئەم شتە کۆنتترۆلکە کاک دەروون لە ڕاستیدا ئەگەر بتەوێت هەموو شتێ بە پۆلیسی هاتوچۆ کۆنتترۆل بکەی ناکرێ دەبێ هاوڵاتی خۆی یەکەم وشیار بێ دووهەم یاسایەکی توندوتۆڵ هەبێ کە لە پاڵ هەر سەرپێچیەکە لێ پرسیینەوەی لەگەڵدا بکرێ یەکێک ئەوە ئاماژەی بەوە کرد کە کامێرەکانی هاتوچۆ لابن بۆ خەڵک بێزار بۆ لە دەست کامێرەکانی هاتوچۆ لە ڕاستیدا تاکە دەستکەوتێک کە حکوومەتی هەرێم و بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بەدەستیان هێنابێ سەرەکی ترینیان دانانی کامێرەکانی چاودێریە چونکە کامێرەکانی چاودێری بێ ئەوەی کە ناسیاوی بکا بێ ئەوەی کە واستە بکە هەموو ئەو شۆفێرانە دەگرێت کە سەرپێکی دەکەن من بۆچی وەکو بەڕێوەبەرایەتیەکەی جەنابان ئەلبەتە باسی هەموو کوردستانەکەین گریمان ئەفسەرێکنی لە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی سلەیمانی لە هەولێری لە دهۆچیت لە هەڵەبجێ بۆچی ئەم سیستەمی فوشتە نەما بەڵێ سیستەمەکە ماوە لە ڕاستیدا وەکو باسم کرد ینی لێخوڕینی ئۆتۆمبیل لە ژێر کاریگەری مادە هۆشبەرەکانە تەنها لە هەرێمی کوردستان و شاری سلێمانیدا نییە ئەمە دیاردەیەکی قێزەونە بەڵام با نەڵین بەس تەنها لە هەرێمی کوردستاندا هەیە ساڵانە لە جیهاندا 1,200,000 کەس بەرەوسەر بە ڕووداوەکانی هاتوچۆ گیان لەدەستدەن تۆ دەزانی لەم ژمارەیە 300,000 کەسیان ئەو کەسانن کە لەژێر کاریگەری مادەکحولیەکانە شۆفێریان کردووە لە 120 ئەو ڕووداوەکانی هاتوچۆ باشتە وەڵامم بەرەوە ماوەیان نەماوە بەڵێ ماوە سەریکە من ئەمەوەت پێ ڕەنگە وەڵامێکت بەمەوە
بۆی کە بگەینە ئەنجامانی ڕەنگە بۆ نمونە خۆ ناڵێم لە ڕاستیدا شۆفێرێک لە وڵاتێکی پێشکەوتووە ئەوروپا دکتۆر قوم ینی چوزانم سەرخۆش بێت ئەگەر لە دە شۆفێر هەر شۆفێری لە وڵاتە پێشکەوتەکانە کۆنتترۆل بکرێت دوانی دەرچێت بەڵام لە کوردستان ئەگەر بە مۆز ئەبی و بەوەی بینین لە دە شۆفێر هەردەی دەرەچێت کاک دەروون من لە سەرەتادا باسم کرد سێکتەری هاتوچۆش هاوشێوەی هەموو سێکتەرەکان کەم و کوڕیتیایە کەم و کوڕیەکان یەکدانە و دوان نین بەداخەوە من تۆ باسی ئێستا ئەەکەی بەڵام پێش ئەوەی کە قەیران بێ پێش ئەوەی کە باری دارایی هاوڵاتیان و فەرمانبەر بەم شێوازە بێ ئەم شەقامەی تۆ دەیبینی بە تایبەتی لە کۆتایی هەفتەدا و لە سەرەتای هەفتەدا لەو چەند ڕۆژەدا بەردەوام مەفاریزی لێ بووە ئێستاش مەفرەزەکانی هاتوچۆ بوونیان هەبووە بە تایبەت ئەم جێگەی کە ئێستا ئێمە لی دانیشتون نزیک تونێلی پێشڕەوە تونێلی پێشڕە و کە پێ دەڵێن تونێلی سیتەک دەچێتە شارۆچکی سیتەک و شوێنێکی گەشتیاریە مەفرەزەی لێیە کارمەندی لێیە ئەفسەری لێیە بەڵام کۆنتترۆلکردنی ئەمانە پێویستی بە چاودێری زیاتر هەیە پێویستی بە بەردەوامی زیاتر هەیە پێویستی بەوە هەیە کە ئەمانە لانی کەم ئەوەی کە ئەو سەرپێچیە دەکات دەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ لە دادگا ئەمەندە سزاکەی تونند بێ لێ ڕاست دەستخۆش دوای ئەمە سەر ئەوەی کە ئەوە تا ئەم ماوە کورتەی کە ئێمە لێرە بووین نەمێ بە بینەران بڵێم قی ژۆڕ و هاتوهاوار هەیە لە بەرۆی کە هیچی ئاگای لە خۆی نەماوە و هەمووی لێبۆتەوە دەرتی کوردەڵێ ئەیتر خوا بکە بە سەلامەتی خۆشیان بگەنە ماڵەوە و نەش بنە ئازار بۆ خەڵکی تر ئەتوانم بڵێم تۆزێک ڕەنگە پرسیارەکەم ئەوە بێت ئێوە چیەکەن وەکو گەشت و گوزار کە ئەمە دۆخی شاڕێیەکی بەرچاوە لە کوردستانە دیارم دیاردەیەکی نوێ نییە دیاردەیەک نیە بڵێن ئەمە هەفتەیە کە لێرە وجودی هەیە آخر خەفەتەکە ئەوە بەڵێ جامەسە بۆ دڕونەکەمەوە ئەم دیاردەیە وێنێ و ڤیدۆی زمانی کۆنی زمانی حکومەتی بەعس ساڵی هەفتاکان کە لە چەمی قلیاسان هەمان ئەم بابەتی کێسە لێرە بە ڤیدۆیە سەهێلی تو بە دەتوانێت بیبینیت ئەم دیاردەیە زۆر کۆنە بەڵام گرفتەکە لەوەدایە حکومەت تاوکوستا لە حکومەتی بەعس و بە حکومەتی هەرێمیشەوە لە خەمی چارەسەرکردنەکەیدا نەبوون ئێمە وەکو گەشتگوزار خەممان لێ خواردووە و ساڵانێکی زۆریشە هەوڵمان بۆ داوە یەکەم کاری ئێمە وەکو گەشتگوزار ئەوە بوو کە داوای دامەزراندنی پۆلیسی گەشتگوزاریمان کردو کە زیاتر لە 7 دانە ساڵم داوامان کردووە ئەم پۆلیسە کاری چییە؟ کاری ئەوەیە کە پاراستنی شوێنە شوێنەواری مێژووی و ئاینیەکانە پاراستنی ئەو زۆنانە کە پێدەوترێت زۆنی گەشتیاری بەڵام من چی بکەم کە من حکومەت وەڵامی داواکاریەکانی ئێمە ناداتەوە زەخت لەم کەسانە دەکەی کە لێرە دانیشتون بە نمونە بە زۆر بەهێزێک ئەمڕۆ لێرە ڕایمان دەنێ هەڵێن دەسێنیت لێرە هەڵدەسێ دەچێتە شوێنێکی تر لەو شوێنەش ڕای دەنیت ئەم کەسانە هەڵدەسن دەچۆن ناو ماڵەکانی خۆیان لێرە شەقامەکە بێزار بە بەدەستیان و بەڵام دەچنە ماڵە دەبنە ئاژاوی خێزانی بۆ خێزانەکانیان مەزەکە بە خێزانەکەی ئامادەکە سەرخۆشە بە بەمناڵەکەیەوە ئەیگرێت ئەمە هەمووی خۆی بە خۆی گرفتە حکومەت لە کۆنە تاگوستا لەم خەمەیان نەبووە نە لە خەمی شەقامەکانی خۆیان بووە نە لە خەمی کێشە خێزانەکانە بووە نە لە خەمی کەرتی گەشتگوزاریشا بووە پێویست ئەوەی دەتوانێت ئێمە دەبێت و دەستگایەکی مەدەنی ئێمە دەستگایەک دین هێزمان هەبێت پۆلیسمان هەبێت چەکدارمان هەبێت ئەومان نییە دەستگایکی مەدەنین دەستگایکی حکومی مەدەنی ئەوەی کە بێمان دەکرێت لە ڕێگەی ڕێنمایەکانی خۆمانەوێ هەرچی چاکراومانەیە سۆشیال میدیامانەیە سپۆرت ڤیدیۆمانێ هەرچیمانێ هەموو داواکاری ئێمە ئەوەیە ژینگە بەپارێزێرە ناوچە گەشتیارەکان باشە پێتان وانە بەو تەکنیکەی کە ئێوە ئەوەندە ساڵە داواکەن گوێتان لێ ناگرێت پێویستی بە تەکنیکی ترە ینی قسەکە ئەوەیە کە من ئەمێ زۆر ئەمە دووبارە بکەمەوە یعنی ئێمە پلانەکەمان یا بەرنامەکەمان لەسەر ئەوە نییە ئازادی کەسێتی ئازادی گەشتیاری دکتۆرجان لە خەڵک بگرینەوە و کەمیکەینەوە نەخێر یعنی چی لەوە جوانترە ئەبەم شەقامە بڕۆی پڕبێ لە پرۆکچی جوان لێرە دانیشت بێتی شن و مەیشیاندا نابێت بەڵام کە هەستای سیرکەی کە ڕێزی ئەم کەشوهەوایان گرتووە ڕێزی ئەو گڵۆپانیان گرتووە ڕێزی شەقامەکان گرتووە سەرباری ئەو هەموو مەینەتی کە لە کوردستانە هەیە قسەکە ئەوەیە بیرتان لەوە نەکردوێتەوە بە تەکنیکێکی تر ئەم ڕێنمایانە بگێنن یان لە کۆتاییە ئەم قسە خۆشە ناخوات یعنی لە کۆتاییە ئەلەیە مەفرەزەیەک نەبێت و چۆن ئێستا هەمومان دکتۆر چۆن لەسەر شەقامە گشتیەکان کە نووسراوە 6 ڕووین لە بروی کە کاتێک سیارەکەمان ئەگۆڕینیا سیارەکەمان
ئەخینە سەر خۆمان و مامەڵەیەکمانە بێت ڕێک چەک پارەکەمان لێسەنێ لەبەرەوە هەمیشە ئەو وەسڵەمان لەبەر چاوایە و شەست ئەڕۆن یعنی ئەمە پێدوانیە لە ڕێنمایی چۆتە دەرەوە ینی پێدوانی ئەگەر ئەلەیا بە میکانیزمێکی ورد لایانی پەیوەندیدار هەم پۆلیسی هاتوو چۆن پۆلیسی تر و هەم لایەنە ئەمنی هێزە ئەمنیەکان ئیجباری بکالەوەی کە لانی کە مەسا خۆ ڕەنگەمە بەشێکی ئینسانی باشیش بن بەزیتر ئەوەندە سەرخۆشە بێ ئەو ناتوانێت سیارەکەی خۆی لێخوڕێ چ جای زبڵێ بۆ بکاتەوە سەکەت تەواوە طبعاً گەر ئێمە بیرێک لە ساڵین ڕابردوو بکەینەوە ئەو کاتانی کە گرفتی موچە و گرفتی پارە نەبوو لە ناو گەنجان و ناو خەڵکان هەبوو بەڵام بەم ڕێژەی ئێستا نەبوو ئەگە بێتە خاڵە ساڵانی ڕابردوو ئەم شەقامە لە بیدایەتی تانی هایەتی ڕەنگە دە ئۆتۆمبیلت نابینی شوێنی سەرهی چەقچەق بوو وزایدەن تەمی قلیاسان ئێستا چۆدە شەقامەکانی تریش نابێ نایبیرم نەبێت بە شوێنێک بۆی کە خەڵکێک زیاتر بیناسێ و سەردانی بکەن دەیان جێگەی تریش زیادی کردووە یاسایەکی پێچەوانە هەیە لە گەشت و گوزاردا هەچ کاتێک بێکاری ڕوودەدات بێپارەی ڕوودەدات لە ناو خەڵک و ناو گەنجانە شوێنەکانی مەی خواردنەوە و کافی تیرەکان خەڵکێکی زیاتر ڕووی تێدەکات پێچەوان نابێتەوە ئەو کاتێک کە گەنج پاری پێ ئیشوکار زۆرە ئەم شوێنانە ڕوو لە چۆڵبوون دەکەن و هەم کافتیرەکانمان گەنجێکی کەم ڕووی تێدەکات بۆچکەوە گەنجە سەرقاڵە بە کار و کاسبی خۆیەوە کاتی ئەوەی بێ لەم شوێنانە دابنیشێت ئەمە لەلایەکم بیرمان لۆ کردوەوە دەمێکی شەبیر ئەو بیرۆکەیەمان هەیە بەڵام بەداخۆ تاکەستا وەک پێویست گوێمان لێ نەگیراوە تۆ یاساد نییە لە هیچ کات و زەمانێکدا یاساک نەبە بتوانیت قەتعیەن ئەم بابەتە کۆتایی پێ ئیلا یەک چارەسەریتر هەیە یاساک نیە نەخێر یاساک وجودی نیە لە حکومەتی هەرێمی کوردستان و لە حکومەتی عراقیشدا بڵێ ئەوە کۆبکەرەوەکو هاوڵات نەخێر دوو چارەسەر هەیە یەک ئەوەیە کە هاوڵاتیان کۆمەڵک هاوڵاتی بنمونە لە ڕێگەی داواکاری گشتیەوە داوا بکرێت بەڵێن ئەمە بێزار بین بەم بابەتە داواکاری گشتی داوایەک بجوڵێنێت بە شێوازێکی یاسایی ئەمە قەدەغە بکرێت یاوتە داواکاری گشتی خۆی هەستێ بەم کارە ئەمە لەلایەک بیرمان لۆ کردوتە ئەمە شوێنێکی تایبەت دابدرێت بەم کەسانە ئێستا دەمیانمانە بکەرەوەرە پرۆگرامێک پێشکەش کە بچۆرە ناویانەوە بڵێت تو بۆم کاراکەی بۆ لێرە دانیشتیت ئەخۆیتەوە ئەڵە پارەم پێ نییە بیرمان لۆ کردوتەوە کە شوێنێکی تایبەتیان بۆ تەرخام بکرێت شەوە پارکێک بنمونە پارکێکی مۆدێرن بێت و تۆ پێدوانیە لە هەر شوێنێکا بێم شتێ سا خۆ تۆزێ سەر و ئێرە لە ڕەواندز بە هەمان شێوە لە شەقڵاو و مەسیح بە هەمان شێوە هەندێک جێگە دروست کراوە کورسی و شش دروست کراوە بۆیان ئێمە ژۆمان بەڵام بە هەمان شێوە بەڵێ بەجا من بە بەسەکەم ئەوە نیە ئەمەش کردومانە فەرمە لەسەر و دەبینی دنیای کورسی مێزمان دروست کردەوە بەداخۆ هەمووی شکێنراوە و وێران کراوە تاوان هەمووشی سەرخۆش و مەینۆشەکان نین باوەشمان بیر نەچێت ئێمە ئەمە دیمانە دەبینین دەڵێن ئەمە سەرخۆش و بێهۆشەکانن ئەم کاریان کردووە بەڵام تۆ بە شەقامی مۆلەوی و لای مزگەوتی گەورەدا ئێواران و شەوان گەڕاویت کە زۆر لەمە زیاترەی خوانە سەرخۆش نین ئەی ئەو هەمە شوێنە گەشتیارانی کە هەمانە خۆوانە هەمووی سەرخۆش نین نەخێر بەڵام دەستخۆش ئێمە بیرمان لەوە کردەوە پارکیشی تایبەت بە خوایان بۆ دروست بکرێت بەم کەسانە ئەو کات دەتوانێت ئەمانە قەدەغە بکەی لێرە بە هیچ جۆرە نێڵیت کەس دابنیشێت و ئەو کات لەو پارکەشدا پارکی ئۆتۆمبیلی بۆ دادەنیت دواتر پارکی شوێنی دانیشتنەکەی ڕێگری دەکرد لە ڕێگەی هێزێکی ئەمنیەوە دەستخۆش ئێوە ئەتوانن شتێکی تریش بکەن بەس دوای وەڵامیەوەم بەرەوە ڕەنگە مۆبەڕیر ئێسا مای چێکبەری تەناوە گەنجانەوە و سەرەتای بەرنامەکە باسم کرد ینی بەشێک لەوانە بڵێن هۆکاریەوەی کە ئێمە لێرە دانیشتوین گرانی نادیەکانە بەڕاستی ڕەنگە ئێوە بە فشارێکی ئێوە یان بە ورتر ئیشکردن لەم دیاردەیە وا بکەن کە چوزانم نرخی ئەو شوێنانە کەم بکەنەوە بۆی کە لانی کەم شوێنی خواردنەوە تەنها نادیەکان بێ نەک سەر شەقامەکان بەڕاستی دکتۆر دوای وەڵامی ئەوم بەرەو بزانم چیتانەیە چ فشارێکتانەیە دکتۆر ئەم دیاردەیە لە دنیاە چۆنیە یعنی با تۆزێک باسی ئەوش بکەین کە بپرسم لەوەی هەیە یعنی هەیە لە سەر شەقامەکانی ئیستەنبوڵ و ئەڵمانیا و فلان ئەم شتە هەیە سپاس بۆ پرسیارە حەزەکەم شتێ بزانی مرۆڤە باش لە مانچستەر و لەندەن و ستۆکۆڵم و ئەڵمانی و بەرشەلۆنە و هەموو جێگایانە ینی بەم شوێنە خەڵکێکەیە لە دەرەوە دەخواتەوە بەڵام من شتێ دەڵێم لە نێوان بەرپرسانی هەرێمی کوردستان و ئەو وڵاتانە جیاوازیەکەیە ئەوان چارەیان پێەیە ئامرازیان پێ ئێمە پێمان نییە ئەگە کاتم ببێ بدێتی تۆزێ دەمێت چکە مەبەستمە بزانم بۆ ئێمە و چارەیەمان پێ با باسی چارەستەکرد بۆکەم باش ئەمە لە ژیانم بۆ هیچ حکومەتێکیشم نەکردو ئێستاش بۆ کەتی تایبەتیش دەکەم بەس ئەوەی کەوا لە حکومەتی هەرێم تێکەیشتوم قەت دوو وەزارە پێکەوە دانانیشن قەت دوو دەستە پێکەوە دانانیشن ئەو وڵاتانە بە بەردەوامی لەسەر ئاستی هەفتە و مانگانە
خبرەی 30 ساڵی من لە دەرێ ئەوانە دای من پێکەوە دادەنیشن ڕاست کۆمەڵێک قانون و ڕێنمای هەیە بۆ ئەمە لە هەموو وڵاتەکانی ئەوروپا هەیە قانونێکەیە بە ناوی PSPO Public Space Protection Order واتە پاراستن و ڕێکخستنەوەی شوێنە گشتیەکان باش ئەمە ئامرازێکی زۆر بەهێزە باش دەدرێت بەم بەڕێزە دەدرێت بەو بەڕێزەی تر کە تەمسیلی حکومەت دەکەن بۆیە دەبێت ئەوانە دانیشن چۆن بتوانن ئەم ئامرازە بەکاربێنن ئەم ئامرازە بەها کۆمەڵایەتەکان ناکوژێ ئازادی تاک ناکوژێ بەس کاتێک کە مخالەفە دەکەن کاکم دەتوانێت بەو ئامرازە پشتی ملی بدرێت ئەوە مەسەن بۆ نمونە من معلومات لەسەر بریتانیا هەیە لە 100 پاوانەوە بۆ 1000 پاوان زیندان نییە بەڵام بە غەرامە دەیکوژێ لە 100 پاوان بۆ 1000 پاوان غەرامەی دەکات ئەمن بۆچی باسی پۆلیسی ترافیکم کە دەورێکی زۆر مهمی هەیە هیچ پێویست ناکە مەفرستدانین دەتوان بچن لە خواری خوارەوەی دەڕاتەوە فوەکەی تێبکات ئەگە سەرخۆشی ئێمە ئیشمان بە سایقەکەیە باوانی پتر بخۆنەوە ئیشمان بە سایقەکەیە بۆی ئەو کابرەیەکو ئەو کاکە باسی کرد لێرەمان دەڕۆنەوە من لە سەرەتا باسی تهدیدی کۆمەڵایەتیم کرد ئەمانە تهدیدێکن ئێستامە قۆمبەلەیەکی موقوتە بەناو شاری سلێمانی تێپەڕێ ڕاست خۆیەکە بە دوکانە لێمە هەرێک لێمە ئەگەر قەوسێکم بیتیانی من بەڕاستی بەجددی بەلانی پەیوەندیدارەڵێم هەڵبەتە ئێمە بەم شەقامانە ئەڕوین بەڵام ئەوەمان نەبینیوە کە بەم شوێ نەمان بینوە ئێستا ئێمە کاتژمێرێکە لێرە وەستاوین یعنی ئەتوانم بڵێم لە 10 شۆفێر ئەتوانم بڵێم لە 10 شۆفێر لە 10 سیارەکە تێپەڕێت حەز ناکە یەک ساریان هۆشی بەخۆی بێیانی ئەما زانی ینی قسەکەی جەناب تامانە هەمووی قومبەلێ و بەرەو ناو شار بەڕاستی بەڵێ بڵێ ئەمە زۆر دەمێکت سەمبرادرێکمان هەیە بەو حادیسانی کە لە سیارەیە پێ دەڕێن ئیرهابی سپی کە ژمارەکەی زۆر لە شەیدی داعش زیاترە لە هەرێمی کوردستان بە پێ و سەرچانێکەوە دێخوێنەوە ڕاست من لێرە مەبەستم چییە؟ ئەو PSPOە بەس بۆ عرق خواردن و سەرخۆشەکان نیە بۆ هەموو ئەو کەسانەیە کە لە شوێنە گشتەکاندا دەنیشتن پیسی دەکەن بۆ هەموو کەس مەسەن بۆ نمونە خەڵکێکمانە دێت ئاهەنگی بوو گواستنەوە دەکەن دەزانی زۆر من لە هەول سلێمای شارەزانیم لە هەولێر بینیمە لە پاڵ مۆتۆروەیەک ڕادەوەستن شایی دەکەن سیارەکەت کۆ دەبنەوە ینی ئەو سیارەیە کە لە سەو جادەیە جادەکەی تاسک کردوێتەوە ئەمە خۆی لە خۆی خطورێکی دروست کردووە سەراحەتەن جا بۆیە چارەکە ئەوەیە تۆ بەو ئامرازە دەتوانی ئەو کەسانەی کە مخالفە دەکەن عقابیان دەیت ئەمە یەک ئیجازە سەحەبکردنەوە زۆر مهمە زۆر کە نییە هەیە وەکو یاسا پێما بێکاک بەمە هەیە دەبێت بە من یارمەتیان دەک هەیە نە دەبێت ئیجازە سەحەبکردنەوە و کابرای بانی ناتوانێت ئیش بکات دەبێت بترسێت ئیجازە زۆر گرنگە ئەمە خاڵێکە دوو ئەوەی کە وەکو چارەسەرم باسی دەکەین دەبێت ئێمە ئەگەر ئەو گەنجانە لێرە دەکەین ئەی چیان دێنێ دەبێت شتێکشان دێنێ ئەوەش ڕاست دەرێگەی دەبێت بۆیە پێم خۆش بوو بەرپرسێکی شارەوانی لێرە بێ دەبێت ئەمە جێگایەک لە سلێمای بدۆزینەوە دوور بێ لە چاوی کۆمەلگا چکە ئەمانە خۆیان ئێستا من پیاوم بەڕاستی بەم شۆ ناوێرم بە تەنیشتی سەرخۆشانە تێپەڕم بۆ تێکم تێگرن تعلیقێکم لێدەم دەرێگەی نایێرم بۆیە چما ئەگەر بەیانی کۆمەڵە خێزانێک بەریە تێپەڕێ ئەگەر ئەمانە نزیکی جێگایکی بزنس بوون تاس لە بزنسیان دەکات بۆیە دەبێت ئەمە جێگایەکیان بۆ دیاری بکەین جێگاکە سندوردارکرا بێ ئەو جێگای تەنەکی زپلی لێ بێ ئەو جێگایە بە گەورەی قانون و ڕێنمایەکی پێبووترێ ئێمە بەم شوێت ئاستی تاک بەرز دەکەینەوە کورسیان بۆ دابنین ئەگەر بکرێ چوونە ژوورەوەیان ڕسوماتێکی زۆر زۆر کەم بێ و بچووک لیان وەربگیرێ بێنە ژوورە بۆی کەسێکیش بەرپرسی گروپەکە بێت کەسێک لێ پاشی کاتەوە هەر بە موچەکە بێ پێیان دەربکەیت تێدەگەی باش ئەمە ڕەم بێ وەکو سەرەتا بەرپرسێ بۆ بە کورتی جوابم بەرەوە بەو نەرمونیان و بەو دروستکردنی ڕەنگە کۆمەلگەیەک بۆ کۆمەلگەیشی تر بگۆڕێ لە کاتێکا وەکو جەناب بوتە هەمومان مرۆڤ یەکسانە بەڵام ڕەنگە مرۆڤی کۆمەلگەیەک بۆ کۆمەلگەیشی تر بگۆڕێ قسەکە ئەوەیە بەم نەرمونیانی وەزارەتی گەشت و گوزار بە بڵاوکردنەوەی هەزاران پرۆمۆشن و ڕێکلام دروست کراوە دەبەکە فڕێمێ وامەکە بەسەر خۆشی سارە لێمە خوڕە چی ڕەنگە کاریگەری هەبوو بێت بەڵام کاریگەریەکە ینی
ئەوە نەبێ بیبینین بەڕاستی پێت وایە بەم نەرمونیانی و بەم قسانە وەریەگرین ئەمن باسی ئەوم کرد باسی سڵتەم کرد ئەم کاکە ئۆفیسەرە سڵتەی دەبێ غەڕامی بکە سڵتەی دەبێ بیگرێ سڵتەی دەبێ ئیجازەکەی لێوەربگرێ ینی ئەو پلانە ئەوەی کە بینیومانە پلانێکی سەرکەوتو نەبوو ئەگەر سەرکەوتو بە ئێستا لە هەرێمی کوردستان من نازانم ئەمن شتێکم نبینیوە هەبێ ینی ئەمن نبینیوە ئەمن زۆر بچووک بوومە لە کوردستان کە لە زمانی بەحسەوە ئەمە وەکو حاڵەت و دیاردە و کەسەوەکو وەقعەک خۆی فەرز کردووە هەبووە ئەگەر چارەیەکی معقولە بۆ ئەجینا بۆ نمونە بۆ لە بەرشەلۆنە و ستۆکۆڵم هەبێ بۆ لە لەندەن و ڕۆما هەبێ بۆ لە نییە فەرقەکە ئامرازەکە کاتێکە لەوێ تۆزێک مرۆڤایەتی و مرۆڤەکان بۆی ئەو سیستەمی خوێن و پەروەردەوە با بڵین گەشاوەتر و دنیا بینترن وەک لە ئێمە ئیشی لەسەر کراوە وانە بۆیە وتم دەبێت کۆبینەوە هەموو کەس ئێمەکو زانکۆی کاک بەهمەن تەواو ینی هەمومان کۆچین لەسەرەوەی کە حەزمێ جەنابیشە ڕاشکاوە بیچکە بەڕاستی من بۆ خۆم ینی سوودم لەو بەرنامانە بینیەوە کە جەنابە کردوتە و دەستیشە بردووە بۆم دیاردانە و بەرنامی باشیشە لەسەر بابەتی مەی و ئەو شتە کردووە قسەکە ئەوەیە لە کۆتاییە تەخسیر نەبوون ئەمان ینی وەزارەتەکەی بەڕێزیان نەچەگاریان هەیە چوزانم ڕەنگە ئێسا بەڕێوبەرە گشتێکەش و وەزیرەکەش لێرەوە بڕواگەر هێزێکی ئەمنی لەگەڵانە بێ حسابی بۆ نەکەنەوە سەرخۆشانە قسەکە لە کۆتاییە ئێوەیە یعنی بۆ ئیجراعاتەکانتان قورستر ناکەن یعنی بۆ لەو خواری خوارەوە دکتۆر تەجروبەی 30 ساڵی دەرەوەی هەیە و سەرۆکی زانکۆیەکی گەورەشە لە کوردستانە سەرۆکی بەشێکی بەشی گەشت و گوزارە لە زانکۆی فەڕەنسی لوبنانی قسەکە ئەوەیە بۆ سوود لە ینی بیرۆکەکانی ئەم دکتۆرانە وەرناگرن بۆی کە ئەم دیاردەیە ترەها کاک دەبێت لە ڕاستیدا قسەکانی مامۆستا هەمووی تەواو بوو بەشێکی دروستبوونی ئەم دیاردانە نەبوونی هەماهەنگیە لە نێوان بەڕێوەبەرایەتیەکان لە هەرێمی کوردستاندا هەماهەنگی دکتۆروتی لە نێوان بەڕێوەبەرایەتیەکاندا هەیە بەڵام لە ئاستێکی لاوازدایە ڕەنگە کۆبوونەوەکانیان تەنها بۆ بۆنەیەکی دیاریکراوە بێ یا لە کاتێکی دیاریکراوە یا لە ئیشێکی دیاریکراوە بۆ بابەتێکی ئاوا ئەسا لەگەڵ گەشت و گوزارا کۆبوونەتەوە جا ئەرزیکەم جان ئەمە بابلین فرێدانی تۆپەکە نییە بۆ ساحی هیچ کەسێکی تر من بۆ خۆم ئەمەی کە لێرا هەیە ئەگەر وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆش نەبێ وەکو ئەفسەرێکە لە ناو وەزارەتی ناوخۆدام و لە ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆدام پریشیەکم بەردەکەوێ لەو دیاردەناشرینانەی کە ئەمڕۆ لە شەقامەکانی هەرێمی کوردستاندا هەیە جا ئەگەر لە سلێمانی بێ ئەگەر لە دهۆک بێ ئەمە لە هەستکردن بە بەرپرسیارەتیمە ئێمە چۆن بتوانین ڕێگری لەم دیاردانە بکەین یەکەم جار دەبێت کێشەکە دیاریکەین بزانین ئایا خەڵک بۆ دێت ئێرە دەخواتەوە باشە هۆکارەکان چی ئێرە ڕەنگە شوێنێک بووبێ لە ساڵانی ڕابردووشدا خەڵەکە هاتبێتە دەرەوە لە بەفریشا خەڵک لەوانەیە بەهۆی سەردانی ئەزمەڕ و گۆیژەوە خەڵک بێتە دەرەوە بۆ ڕستم گرتن و ئەوانە کاک دەروون لە ڕاستیدا کێشەکە بە مەفرەزەیەکی هاتوچۆ چارەسەر نابێ بە 5 مەفرەزەی هاتوچۆش لەویا چارەسەر نابێت چونکە بیرن نەچێ ئەو سیارانەی کە لێرەوە دێنە خوارەوە وەکو خۆت وتت لە دەیان یەکدانیان لەوانەیە خوارد دەبێتەوە پاشان تۆ لەویا مەفرەزە ڕادەگری دەبێت ئەم ئۆتۆمبیلانە ڕابگری قەرەباڵغێکی زۆر لێرا دروست دەبێت زڵجەیەکی زۆر دروست دەبێت ئەمە ناتوانێت کۆنتترۆل بکەیە بابەتی یا بەکارهێنانی ئامێری مەینۆشی بۆ حاڵەتە نەک بۆ دیاردا بۆ ئەو حاڵەتانەیە کە تۆ هەستەکەت هەیە لە پۆلی لە شۆفێرێک لەم حاڵەتت هەیە ئەڵەی لەم شوێنەدا حاڵەت هەبووە چەند جارێک شۆفێر لەژێر کاریگەری مادەکتولەکانە لی قڕیوە دەی مەفرەزە دادەنەی یا دەڵی لەم شوێنەدا ڕووداوی هاتوچۆ زۆر ڕوویداوە دەی چارەسەرێکی بۆ دەدۆزیتەوە بەڵام شتەکە کە بوو بە دیاردا پێویستی بە چارەسەری بنەبڕ هەیە بە من ناکرێت بە مەفرەزێکی هاتوچۆ ناکرێت چارەسەر بنەڕەتیەکە ئەمەیە کەم تا زۆر ئەمە قەنەعەت بێ ینی چۆنەڵی دکتۆر ڕاستە ینی لە 10 سیارەگریمان 5شی سەرخۆش بوو ینی ئەلیا خۆی زدەحامێ دروستە بێت سەری سیارەکان ئەگاتە چوارتا بەڕاست ینی قسەکە ئەوەیە ئەیچی ئێمە دەبێت بزانین بۆ خەڵک دێتە ئێرە شوێنەکە دەبێت شارەوانی گەشت و گوزار بە هاوکاری ئێمە بە هاوکاری پۆلیسی هاتوچۆ بە هاوکاری پۆلیسی هێزەکانی ئاسایشی ناوخۆ
ئەوان پلانیان هەبێ ئێمە پشگیریان دەکەین ئەوان پلانیان هەبێ پلانەکە چییە؟ مثلەن ئێرە دەکرێت باش بکرێت دەکرێت بکرێت بە کۆشک دەکرێت ئیناری بۆ دانرێت دەکرێت بکرێت بە کورسی مێز لێ بنووسێ وەکو چۆن لە شوێنەکانی تردا خواردنەوەی مادەکحولەکان قەدەغەیە لە هەندێک باخچەدا یا لە شوێنە لەو شوێنانەی کە بۆیان دیاریکراوە ڕێگە پێدراو بێ بەڵام لەو شوێنانەی تر نەخێ ڕێگە پێدراو نەبێ. ڕاستەکاک بەهمەن ئێوە بۆتان نییە شتێکت بیرخستمەوە ینی هەڵبەتە ئەمە هەر ینی حەزەکەم بەرنامەکە هینکەین ینی هەر وەکو ڕاوێژێکەکەین ینی ڕەنگە لە ئەنجامی ئەم قسانە لە ئەنی پەیوەندیدار سوودێکی لێ بینێ و شتێ بکە سوچێ بگرێت قسەکە ئێستا ئێوە بەپی یاسا ناتوانن بۆ نمونە ئۆتۆمبیلێک وەستاوە کۆمەڵێکیش دانیشتون با بڵین ئەخۆنەوە ئێوە ناتوانن لە کاتی وەستانە ئیجراعات بکەن وەنیە ئێمە دەتوانین لەگەڵ ئەو ئۆتۆمبیلەدا ئیجراعات بکەین بین بڵین بۆ لێرە وەستاوی ئەم شوێنە قەدەغەیەکەوە بەڵام ناتوانانی بڵێ بەڵام ناتوانین بینە ئێرە بڵین بۆ لێرا وەستاوی ئەم شۆستەیە شەقامەکان مڵکی ئێمەیە وەکە ئەڵێ مڵکی ئێمە ئێمە دەتوانین مامەڵی لەگەڵدا باشە قسەکەم ئەوەیە ینی لە کاتی وەستانە بۆتان نییە لێپرسینەوەمان هەیە ئەفمکە باوە ڕاستکە لێپرسینەوە لە مەی خواردن بۆمە ئەگەر بێت و سێریکە ئێمە پێی دەڵین بڕە بۆ لێرە وەستاوی باشانم شۆفێرە دەڕوا ئەگەر زانیمان مەی خواردۆتەوە یا بە شێوەیەک ئۆتۆمبیلەکەی نەیتوانی لێ بخورێ ڕای دەگرین لە پرسیینەوەی لەگەڵدا دەکەین بەڵام کاتێک کە لەویا وەستاوە ڕەنگە ئێمە لێ پرسیینەوەی لەسەرەوە لە بکەین کە لە شوێنی قەدەغا ئۆتۆمبیلەکە ڕاگرتووە باشە پێ دوایە وەکو هەوڵێکی سەرەتایی ئەگەر جەنابیشت هاوکارم بی دکتۆر تۆش هاوکارم بی بزانە ئەم پێشنیارانە تا چەند زانستین باڵین یا چەند ئەتوانین ئیشی لەسەرکەین یعنی بۆ نموناگەر هەماهەنگی هەبێت لەگەڵ کۆمەڵێک هێزە ئەمنیەکانە بۆ نمونە ئاسایشتان لەگەڵا بێ بۆ نمونە نوێنەری گەشت و گوزارتان لەگەڵا بێ بۆ نمونە پۆلیسی ئاساییتان لەگەڵا بێ و خۆشتان ینی هێزەکە هێزێکی متەکاملی ئەوە بن یعنی ڕەنگە بتوانن پیاە بێن ینی بۆ نمونە لەسەرەوە بۆ خوارەوە پیاە بێن بۆ دانیشتووی چەنێ خواردۆتۆ کامەتان شۆفێر چۆن ئەمە ئێمە بەر لەوەی بگەینە ئەم قۆناغی ترمان هەیە پێویست بەوە ناکە هەم ئێمە تووشی کێشە ببێ یا هاوڵاتی تووشی کێشە ببێ یا تووشی ڕوبەڕووبوونەوە یاسایی ببێ دەوڵەت دەتوانێت هەموو شتێ بکە بە پێی چۆن هەر سبەینێ ئەلێرە مەفرەزەدا بنێ لە ئێوارەوە مێڵە سیارە ئۆتۆمبیل کە هادووەسا بڵێ ناتوانانی بۆستی قەدەغەیە ئەوە تەندروستشتیوە بۆرە من لەگەڵ داورێ بوونەکەم لەگەڵم ڕایەنیم بۆ وەکو باسم کرد دەبێ ئێمە کە شتێک لەمان وەردەگرین ئەم گەنجە لێرە دەری دەکەیت دەستە جێگاکی تر من تەنها لایەنە هاتوچۆی یەکەی بازەکەم بەڵام شارەوانی کوێیان بۆ دابین دەکا ئەوە ئەنجامە بۆیە دەبێ هەمانجیدانە بێ گریمان شارەوانی شوێنێکیان بۆ دابین کا خۆر وای لێ هەر وای لێتەوە ئێمە شاخەشی بۆ دابین یەکەم ڕێنمایی بە پۆستەر دووهەم لە ڕێگەی مەفرەزەکانەوە مەفرەزە بگەڕێ ئۆتۆمبیلێک دەیەوێ بەبەستە کاکە ناتوانانی لێرە بۆستی ئەم شوێنە شوێنێکی گشتیە ناتوانانی تایە بۆستی دەتوانی بڕۆی باش ئەو کاتە ئەم ڕوبەڕووبوونەوەیش نابێت لە بینی هەز ناکەی ئەم هەموو زەختە بە ئێوە ناکرێ بەتەنیا دڵنیاییەوە ناکرێت وەنیە بڵێ دەبێ هەماهەنگی هەبێ وەکو لە سەرەتا باسم کرد ئەم هەماهەنگیش چۆن دروست دەبێ هەماهەنگەکە لە سەرەتادا تۆ دەبێ چارەسەرێکی بۆ بدۆزیتەوە ئایا لێرە لایەن دەبەی دایانبەیتە کوێ بزانە ئەمە شتێ باسکەم لەگەڵ من زۆر معجبم بە پرۆگرامەکانی جەنابە دایمەن شتی هەستیار لە کۆمەلگا دەبزیێنێت دەستت خۆش تۆ شتێ بکە بۆ کۆمەلگا و بۆ بەرپرسی ئەم شارە وەرە بەداخەوە من لێرە بوومایە وعد لە هەولێردی ئەم لەگەڵ دەبم یارمەتیش دەدەم ئەگەر لێرە دەیکەی وەرە با ئیش بکەین لەگەڵ شارەوانی هەموو یەک سامپڵ وەرگرە یەک جێگە یەک نمونە بعد نزیکترین جێگا لێرە پشتی ئەم گردە باشە بەڵام دوور لە چاوی خەڵک من زۆر پێم ویمە خەڵک نەیان بینێ ئەم مەزار نبینێ باش سامەتر مڕەبعێک شارەوانی بماناتێ دەستەی گەشت و گوزار بجێکمان باتێ نازم هەیەە چکە دەبێت دەوڵمان بن بتوانین 100 متر مربعێک یا دووسا یا سێسە بە چیمەتۆ بەو شتانە وای بێ بە ئاسانی نەشکێن دانیشن لەسەری بەڵام بە مەرجێک شارەوانی ئەوەی کە پێرێن هیزبل بەمان ناتێ قەتعەیەکیان ئەوە بکەین دانیشین برادەرەی دەستەی گەشت و گوزار یەک مانگ بە بێ پچران بە شەو ڕۆژ بێن لەگەڵیان قسە بکەن زوو بە بیریان بێنەوە بۆ بەرزکردنەوەی ئەو ئاستی ڕاستاک یەک شۆن نزیک لێرە زۆر دووریان نەکەینەوە باش با یەک جێگە وەکو نمونەدانین وەکو مختبەرێکی دەکەین مختبەر ئەم جێگایە لە سلێمانی با سلێمانی بکەین بە نمونەیەک بۆ شارەکانی تر بزانین سەر دەکەوینیاننا
تۆ پێ دوایە سەرەکەوی من ئەبێ دەبێت دەست پێ بکەین با بێهیوانە بین ئەو گەنجە کە تۆ شتەکەت لێ وەرگرت پێی دەڵێ بۆت نییە لێرە بەڵام فەرمو چۆرە ئەو پشتەوە لەوێ ببینێت جوانە بە شێوێکی مەدەنیانە چارەکراوە تەنەکی زبلی هەیە ئەرێ پرسیارە با بکەین ئەرێ کوا تەنەکی زبر بەڵا با پرسیارێ بکەین جیمی ئەگەر تۆزێک فول بۆمان وەرگری من چاوم تەنەکەیکی خۆڵ نبینێ لێرە بەوانە وە تەوالێتێکیش نبینی پرسیار ئەگەر من تو کە بابەکەمان خۆین چیلەکەی تخوا ئەوەنە کەشکە خۆ بەقات و قڕێتەوەی ئێرە شقامێکی سەرەکیە یعنی پێویستی پێویستی بە باشە بەڵام بەپی ئەرزی تەوالێت و سەڵی خۆڵت بۆ دانا بە ئەمری واقعیکی بە شوێنی خۆی بە ئەرزی واقع ئێستا وایە یعنی تایەتی ژیانی خۆت جەنا بوتە چەند ساڵ پێش ئێستا ئێرە ئەسڵەن قەرەباڵغتریشە بوو لەوەی کە هەیە ینی بەڕاستی وەکو بۆی کە یەکلا بینەوە دکتۆر ینی لایانی پەیوەندیدار ئەگەر شوێنێکی گەشتیاریە دەی زەحمە نەبێت تەنەکە خۆڵدانێ و شتدانێ و هەر پەنجامەتر بوو تەنەکە خۆڵدانێ ئەگەر گەشتیاری نییە زەحمە نەبێ هێزە ئەمنیەکان ئاگادارکەرەوە بە یاسایەک نێڵن خەڵک لێرا دانیش ینی ئێوە هەم خەڵکیشتانون کردووە هەم خۆشتانون کردووە هەم لە کۆتاییشە وێنەیەکی ناشرینی شارەکان پیشانی گەشتیارەکانی توور لە کۆتاییە ئەمەی کەوای کردووە بە تعبیرەکەی دکتۆر ئەمە ئیشی ئینسان نییە بەڕاستی ینی من دۆکمنتەریەکم بینی لە ماوەیە کۆمەڵ دۆکمنتەریەکی فۆتۆگرافی بوو ینی باسی لە پاژماوەی ئینسانەکە لەگەڵ پاژماوەی ئاژەڵ ینی حتا ئاژەڵ پاژماوەکانیشی هەر باشە ینی بەداخەوە پاژماوەکەی ئێمێ یاڵە قسە ئێرە ئەستن شوێنی وەستانی ئۆتۆمبیل نییە بەپی یاسای هاتوچۆ لەم شقامە خێرا سەر و لێژە ئەستن ئۆتۆمبیل بۆی نییە بۆ سەر چ جاوی کە مێز و گعدە و تیا بەڕازێنێتەوە وەک کاک بەهمەد باسی کرد تۆ لێرە ئەو کۆمەڵ خزمەت گوزاری بۆ دابنی ئەبێتە ئەمریکی واقع ئەبێتە سەیرانگا ئەم شوێنە لە واقع ئەمە سەیرانگانیە هێڵیشی گشتی ڕێڕێویشی ئۆتۆمبیلە 500 متر خوار خۆت لە نزیکی کەناڵی کورسات ئەو مێز و کورسەی کە دەبینیت ئەو هەمووی کار و پلانی ئێمە بۆکەوە شوێنی دانیشتنە دامە دیاری ماکۆرە فەرمو هاوڵاتی دابنیشە لەوێ زایدەن سەلی خۆڵەکان و بە سەروتریش لە گۆیژە و لە لای سەری ئەزمەڕ و هەموو شوێنانە بۆ خۆت بینوتە هەر دوای ئێرە کامێرەمانەکانت بابچن وێنە بگرن شوێنەکەمان چۆن جوان ڕازاندوێتەوە چەندین کورسی مێزمان داناوە یاری منداڵانمان داناوە سەلی خۆڵمان داناوە شوێنەکە گەشتیاری بۆ ئەو کاتەوە خزمەت گوزاری بۆ دانی خۆ بۆ ئەم داوایەتان بەرز نەکردوێتەوە کە بیکەنە فشار ئەم جێگانی کە جێگەی گەشتیاری نیە سارەنەوە سەفێ لە ینی کاک بەهمەن پێم وا بێ کۆمەڵی نمونەی زینود لایە خۆت هەروەکو کە بەجلی مەدەنیەوە بوویت و کە ڕوودا و لێرە ڕوویاوە چوزار میسای ئەمەترسیە و کاکشوانمانەیە بەڕاستیانی هەندێک گۆشمان کرد ینی ئەترسین لەوەی سارەیەک ێسا لە دەستی وەرگێ و باوەڕان هەبێ ئەم جێگەی کە ئێستا ئەفم کە ئەگەر بەشی کاگەڕام نەخۆم لێرەدا من خۆم هەم بە وەکو مەفرزەکانی هاتچۆک هاتوونەتە سەر ڕووداوەکان هەم وەکو خۆشم کە لێرەدا ڕەنگە ڕێگەم بوو بێ هاتی بێتم چەندین ڕووداوی نەخوازراوی ڕووداوی کارە سادبار ئەلێرەدا ڕوویاوە ئۆتۆمبیل هاتۆتە خوارەوە چەند مەترێک خوار ئەم جێگەی ئێمە خۆی کردووە بەناو مێزدا چەند کەسێک پشتیان لێرە وەکو چۆن ئێستا ئێمە لێرە دانیشین پشتمان لەسەرەوەی ئۆتۆمبیلەکە لەگەڵ خوا بردوێت شەقامی ئەو بەر بە هەمان شێوە کە ئۆتۆمبیل بە سەریعی بە خێرایی هاتۆتە سەرەوە لە دەستی وەرگتو ئۆتۆمبیلەکە من بەپی زانیاری زانستی ئێوە هەر بابەتیشی جوانی و ڕژانیان ئێمە هەر سەر و لێژیشیانی بۆزێک بەڕاستی ینی بۆ گیرسانەوە وەستانەوەی ئۆتۆمبیل تۆزێک زەحمەت نییە بە دڵنیاییەوە زەحمەتە بە دڵنیایەوە من خۆم ئێستا کە ئەم بەرنامەیە لێرە ئەەکەم لە خۆم ئەترسم لەبەرەوەی ڕەنگە جەنابەت نەتبینی بە یا سڵفەت نەکردی بە حک بەز من بە حکمی ئیشەکەم بە حکمی کارەکەم دەزانم چەند ڕووداوی کارە سادبار لەم شوێنەدا ڕوویدا وڵا دوو کارمەندمان لەسەر جادەکەن کاجووسف ئاگال لە خۆ بێ یانی ئەگەر سارێ شتێک بوو کامێراکە جێبێڵە و کاکشوان یانی ئەگەر شتێک بوو خۆتان خۆشتر بێ لە بەرنامەکە سەڵام و لایەک سەلام هەموو لایەک سەلامەتە بێ گرفتەکان بە هەمی هەر نەڵێن هەر گەشت و گوزار یان برادەرانی مرور بینیمان کۆمەڵک گەنجن ینی سەرشکڵان پێدەچێت لەوە ناچێت ینی خێزانداریش بن ئەم دایک و باوکە بۆ ناڵێ بێ زەحمەت کوڕم سەی شەوە تۆ لە کوێ ئێستا مامۆستایانی ئاینی کە لە مانگێکدا 4 خوتبەیان هەیە بۆ هەر مانگێک لە وەرزێکدا خوتبێک تەخسیس ناکەن بۆی کە چۆن ژینگە بپارێزی چۆن گەنجەکانمان هەوڵ بدرێت دوور بخرێتەوە لە
ڕاستە مەی خواردن من- بۆ مامۆستانی خوێندنگاکانمان بابەتێکی زۆر گرنگە باس کرد ینی من بە مامۆسانی ئاینیڵم چەند جار چکە ئەم کۆمەڵگەیە بەشی چێم کۆمەڵگەی گوێ لە ئێوەمانە نەگرن یعنی تکایە هەندێک کات لوتف بفەرمونون ئازیێت بچێشن لە مینبەرەکان وەرنەخوارەوە یعنی ڕەنگە ئەو خەڵکانی کە هاتوچوی مزگەوتەکانەکەن ئەگەر لە مزگەوتیش نەبێ لە جێکی تر گوێ لە ئێوە بگرێ بەڵام گرنگە ئێوە خوتبەتان بۆ ئەم خەڵکانە شەبێ زۆر گرنگە من مەلایەکم بینی لە پێم وابێ لە مالیزیا بوو کە هەموو وتارەکانی بە شێوەیەکی وەک با بڵین بە شێوەیەکی دلیڤەری بوو ئەچووە ناو مەیخانەکانەوە وتاریە ئەچووە ناو هۆڵی ئاهەنگی حەفلەوە چوزانم وتاریە ئاهاتە ئەم جیانە وتاریەیە یعنی چییە بێدەوە ماشەڵا ژمارەتان زۆرە ماشەڵا دەسی لێ هەڵماڵن واز لەوە بێنن بە پاک و تەمیزی لەسەر مینبەری قساکەن بۆ کۆمەڵێک خەڵک کە ئەیانوێ گوێتان لێ بگرێ وەرە ئێوە زەختێک لە خۆتان بکەن قسە بۆ خەڵکانە بکەن کە نانوێ گوێتان لێ بگرێ بەڕاستی یعنی واز لە دیوە دینەکە بێنن بیر لە دیوە ئینسانەکە بکەنەوە هەر ئەم شەو ڕەنگە لە شارەکانی کوردستانە بەهۆی ئەم دیاردەی ئێمە باسیەکەین دایان ڕوودا و ڕووبا خۆ ئێمە بەری ئازادی ناگرینەوە ئێمە ناڵین مەی بخۆنەوە یا مەی مەخۆنەوە ئێمە باسی ئەو بێهۆشیاکەین کە ئەم دیاردانی لێ ئینتاجە بێت کاک دەڕۆن یەک شت هەیە بۆیە بزانین. سپاس باسیەوە بکرد بە چاوەکەم پێ دوانێ بە کە تۆ لێرەم کەسە دەرەکەیت ئیترۆ کەسە دوای ئەرەچێتە مزگەوتەکانی شێتە ڕاستیە و ڕاست دڵنیا بێ شوێنی تر دەدۆزێت دەچێتە ماڵەوە ڕاست گرنگە چارەسەرەکانی بۆ بدۆزێتەوە گرنگترین شت تەنها یاسایە بکرێت بە یاسا ئەمڕۆ هێزی بۆ دێنی هێزێکی پیادی بۆ دێنی بە زەخت و زۆر دەریەکەی بەیانی تۆم شوێنە لێرەنا ئەولاتر ئەمانە چارەسەر نین کاتی خۆی قمارخانەکان هەبوون لە هەموو هەرێم کوردستاندا ڕێگەی پێدرا بوون کاریان دەکرد پێکەوە پرۆگرامێکیشمان هەبوو بەشێکی پرۆگرامەکە تایبەت بوو بە قمارخانەکان کە دەتانوت سم بۆ ڕێگەی پێدەدرێمانە بۆ هەن ڕاست من ئەو کاتیش و ئێستاش من پشگیری لەوە دەکەم کە ناڵین بە ئەمە هەبێت و بکرێ بە لە هەموو سوچی کۆڵانێکدان هەبێت نەخێر بە یاسا ڕێک بخرێت کاتی خۆی قمارخانەکان هەبوون سوودێکی بوو بە حکومەت ئەو کەسانی کە دەچوونە ناو قمارخانەکان تەنها پارەی نەقدیان پێ بوو کە دایان دۆڕان ئەوانەمان داخست قمارخانەکان چوە ناو ماڵەکانەوە کە چوە ناو ماڵەکان هەبوو خێزانەکەی خۆی دۆڕان هەبوو کچی خۆی دۆڕان هەبوو سارەکەی ژێری دۆڕان ئەمە گرفتەکەیە هەتاوەکو بە یاسا ڕێک نەخرێت دەستخۆش چاوەکە دەستخۆش هەتاوەکو بە یاسا ڕێک زۆر نەخرێت گرنگێ وروژان بەڕاستی ینی منەمەوێ ینی لە ئامادەکاریان لە وەرزی نوێی دەروون و دیاردا باسی هەندێک دیاردە بکەین بە جورئەتەوە دەستکاری بکەین و وەک خۆی باسیکەین کاگاران باسی کرد جان وڵاتی تورکیا وڵاتێکی ئیسلامیە حیزبی دەسەڵاتدار ئیسلامیە سەرۆکی وڵات ئیسلامیە بەڵام دەبینی لە وڵاتەدا دەیان مەیخانە دوو لە ڕووی بەڕاستان و بینەران مەلهای کردوەوە داینەوە بۆ کێ بۆی کە ئەمە نەچێتە ناو ماڵەکان کە تو ئەمە قەدەغە کرد ئەچێتە ناو ماڵەکان بە هەمانشێ بۆ وڵاتی مالیزیا لەولا مزگەوتەکە بانگەیە ڕەحمەتت لێ لە بەرامبەر چوار کۆڵان ئەو دیتر دیسکۆ هەیە گرفتی ئێمە لەوەدا لە هەموو سنووری پارێزگای سلێمانە تەنها دوو قمارخانە هەبوو مامۆستایانی ئاینی کردن بە زەجێشی گەورە کە ئەمە فاسدکردنی کۆمەڵگەیە بابەجان ئەمە تۆ بۆ گەشتیاری ئەەکەیتەوە ئەم گەشتیارە کە دێت هات پارە خەرجەکات باشە لە ڕووی زانستیۆ باسیەوە بکەم ینی با دەرنەچی لە بابەتەکە دەسانیەک لە ڕووی زانستیۆ ینی پلانی زنجیرە بەرنمەیەکمانەیە لەسەر بابەتی کەپتی سێکسی لە کوردستانە ینی لە یعنی با نەڵین فەرمی بکەین یا ئێمە ناڵین ڕێی پێدەین وەکو میدیا بەڵام ئایا ئەگەر بوونی کۆمەڵێ مەلهای فەرمی لە چوارچەوەی یاسا نێودەوڵەتی و گەشتیاریەکانە باشتر نییە لەوەی کە ئێستا کەیسی وای تەحڕوشی سێکسی و سێکسی ئەگوزارێ لە کوردستانە من خۆم زۆر بە ڕاشکا و بوێرەزانم بەڵام بڕوان پێ بکە ڕوون نایە باسیکەم تەکسی هەیە لە شارەکانی کوردستانە تەلەفۆنی بۆکەی سۆزانیەکی تایە تۆ شۆفێرێک ئەم تەکسیە لێ خوڕێت تۆ خەریکی ئەم ممارەسایە بی و شۆفێرەکە ئەخولێتەوە و لە شوێنێکە کەسیان دەموچاوی یەکتری نادبینن بە بێەوەی بزانن ئەم ئافرەتە سۆزانیە تەندروستە تەندروست نییە هەوی هەیە چێ نییە داعش نردوێتی چێ نردوێتی تخوا لە چوارچێوەی یاسایەکە ئەو خەڵکانەی کە هۆگری ئەم دۆخن شوێنێک هەبێ بە فەرمی و بە یاسایی حکوومەت ئاگای لێبێ باشتر نییە وەک لەوەی ئەبە و چیرۆکانە بە دڵنیایەوە زۆر باش گەنجێک سێکسپە لەبەرێکەوەی کە بڕیاریە بێت لەشی خۆی بفرۆشێت لە بن ئەرزای لەشی خۆی دەفرۆشێت ئەوەی لەشکڕش بێت بە هەمان شیەوە دەستخۆشکا گاران بەرنامەیەکی تێروتە سەلمانە بێ زنجیرێ بەرنامە لەسەر و بابەتە پێمان لێمە بڕچکە کۆمەڵێشتی باشە بیرخستمەوە دکتۆر تۆزێک گفتوگۆکەمان هین بوو ینی
هەژنۆ دقەیەکمان ینی ئەو سارێ پێما بێ مدیری هەفتا و هەشتا بوو یەک گڵۆپی شێکرد یەک گڵۆپی شێکرد ئەوە پێی پیانایە گوڵۆپی دوا هیچیش ناکرد گوڵۆپی پێشۆ یەکدانی شێکرد کاک بەمن چی بکەین چی بکەین بۆی کە ئیتر ناخۆش بووە ئەوەی کە ئێستا دەیبینین هێشتا باشە ئاوا بڕادۆخەکە بەرەو خراپتر دەڕوە ڕووداوی هاتوچۆ لە جیهاندا بەرە هەڵکشان دەچێت لەبەرەوەی کە هاتوچۆ گرفتی هاتوچۆ بە سێهەم کێشەدێ لە جیهاندا لە دوای کێشەی خۆراک و نیشتە جێبوون لە وڵاتە پێشکەوتوەکاندا مەترسیان هەیە کە ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ بەرز دەبنەوە من هەر ئۆتۆمبیلەکە دێتە خوار سیریەکەم چکاتەکەم بەخوا من بناومانە جاتۆزێ هەندێ تەنزوو ئینشمان کرد لەگەڵ کاجووسف و کاکشوان ینی بەگاڵتەم بوتم ئەمانەی چیان لێ نایانی ئەمانە بەرگەی بەفر و بارانەوە مشتێگرن بەڵام چەند دقەیەکمان ماوە خۆتان بگرن اینجا هەردووکیشان هێتفۆنێکی گەورەیان لە گوایە لەبەرەوە ئاگاتان لە خۆتان ئەگەر بێت و هەنگاوی جدی بۆ نندرێت دۆخەکە خراپە بێ ئێمە دەبێ ئەو شوێنانەی کە گشتینین ئەو شوێنانەی کە تایبەت نین بەمەی خواردنەوە قەدەغە بکرێ خواردنەوەتیاندا بە هەموو شێوەیەک چۆن دەکرێ ئەبێ بکرێت ئەم شوێنە با بڵین چۆڵکردنی ئەگەر دەسەڵات بیەوێ ئێستا ئەگەر هێزی دوانیە پەرلەمان لەم دۆخانە بێخەبەرە بە دڵنیاییەوە شکە یاسای وەکو پێویستان نیەوەنی کە جۆم لە قسەکانتان بوو ئێستا ئەمە سبەی شەو دەتوانرێت نەهێڵڕێ ئەمەی کە لێرە هەیە سبەی شەو دەتوانرێت نەهێڵڕێت بەڵام سەرێک بەڕێوبەراتیەک ئەوەنەیە قینە هەیە بۆزانی کاک دەڕون من لە سەرتا حکوومەت کە ویستی هەر شتێک بکات دەیکا لەبەرەوەی هەر بڕیارێک مەسەلەن بۆ بڕیار دەدا موچەکەم کاتەوە دەچێتە سەر بۆ بڕیار دەدا زەریبە هەبێ بۆ بڕیار دەدا ئەم بڕیاردە کاتێک کە بڕیارێکیش دەدا ئەم شوێنە قەدەغەیە مەسەلەن تۆ بینیوتە لە پارکی ئازادیە خەڵک مەشروب بخواتەوە بۆ نە لەبەرەوەی لی نووسراوە یا پۆلیسی تایە نایەڵێت تۆ مادێک حولی بەریتە ژوورەوە بیخۆیتەوە لەبەرەوە هەر شتێک بدەوێت بکرێت دەکرێت سبەی شەو دوو سبەی شەو دەستگا ئەمنیەکان لەگەڵ گەشتە گوزارە لەگەڵ شارەوانیە هەڵمەتێکی لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە بڵاوی بکەنەوە کە دانیشتن لەسەر ڕێگاوبانەکان لە قەراغی شەقامەکان قەدەغەیە لە ڕاستیدا لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتە پێشکەوتوەکاندا بینینی خواردنەوەی مادێک حولی بۆ خواردەمەنیم 18 ساڵ هەر ڕێگە پێدراو نییە تۆ لێرەدا مێزێکت ڕازانۆتەوە ئەنوا وەشکال دەیان مناڵ لە جامی سارەکەەوە سەر دەرێنێ دەکات ئەم مناڵە حەز دەکات ڕۆژێک زوو گەورە بێ بووی بێ لێرە دانیش دوا قسم بۆ بکە کاک بەمە دوا قسم دەوەیە ئەبێ ڕێگری لێ بکرێت جگەلەوەی کە مەترسی لەسەر ژیانمان هەیە مەترسی لەسەر ژیانی من و تۆش هەیە لە ناو شارەکاندا ژینگەی شارەکەشمان وێران بووە ئەمە نەک لە سلێمانی ئەمە لە هەولێر وایە وەکو جنابەت باسەکە تەواوی هەرێمی کوردستانی گرتوتەوە ئێمە بان نەڵین من خەڵکی سلێمانیم خۆش دەیە بەڵام هاوشێوەی هەولێر و دۆکیش زۆر بە هەمان شێوە بەڵام ئەمە لە هەرێمی کوردستاندا لە حاڵەت دەرچۆ بۆ بە دیاردا دەبێت ڕێگری لێ بکرێ کاتێ ڕێگریمان لێ کرد بە پێی یاسا ڕێکمان خست دوو سوود دەبینین ژینگەی شارەکەمان پاک دەبێتەوە و سەلامەتی من و تۆشی وەکو ڕێگاوبان باش دەبێت دەسەکانی خۆش بێ هیوادارم کە دەسە کردەوە بەکاری ڕاگەاندن باریشانمان سوکەی چکە بەرنمەکانی جەناب کاریگەرە و بەرنامەی باشە پێشکەش کردوادارم دوا قسەم بۆ بکە دوا قسەی منەوەی کە یاسایەک دەربچێت یاسایەکی فعلی لە بەرامبەردا سزای بۆ دیاری بکە زۆریش ئاسانە بۆ حکومەت زۆر کاری قورستر و گەورەتری کردو ئاسان هاتوۆتە دەست ئەمە لەوەش ئاسانتر ئەبێت لە سزاکاندا دیاری بکرێت جاری یەکەم لێت خۆشەبین بژیرێت لە شوێنی وادا مەی بخۆیتەوە جاری دوم 100,000 دینار غەرامە دەکەم جاری سێم مانگێک سجن دەکەم جاری چوارم 6 مانگ سجن دەکەم ئەمەش زۆر ئاسان جیا دەکرێت و یعنی پێم وانە کاریشی قورس بێت هەموو دەزانین ئامێری ئەلکترۆنیەکان زۆر پێشکەوتوترن لە ئێستادا دەتوانین ئەو کەسانی کە لێرەدا دانیشتون ئەو لیژنێ ئەو هێزەکە دێت هێرە بەسمەی ئەو کەسانە وەربگرێت بە نمونە ئەم بەسمەی بکە جاری داهاتوو کە شقلی ناناسێت بەڵام بە بەسمە و بە پەنجەم مۆری ئەو کەسە دەتوانێت بزانێت ئەتوانن لێرەوە دەست پێ بکەین چەند ساڵە چۆن ڕۆشتۆ با ڕشتۆ لەم بەرنامەی و لێرەوە دەست پێ بکەین بۆی کە جەنابەت بۆ سەرەوە بەرزیکەیتەوە منیش لە کۆتایی بەرنامەکە گوێ لە گەشتوگوزار نەگیراوە چونکە تاکو ئەم دقەیە گەشتوگوزار تەنانەت خاوەنی وەزارەتێکی خۆی نییە هەتاکو ئەم دقەیە بەشێکین لە شارەوانی و گەشتوگوزار چ جاوێکە تۆ ئەم لە گەورە و ئەم قەپە گەورانە و تۆمەحە گەورانی کە هەمانە کێ گوێمان لێ دیسانەوە ینی وەزیری شارەوانیش مۆزەفی داوامەکە دیارە چکە
ئەوەی کەی بینین بەداخەوە گۆڕانکاری نییە تاو دەستخۆش کۆمەڵی بەرنامەی ترمانە دەبێتەوە دکتۆر جان دوا قسم بۆ دەزانی ئەمە چارەی زۆر ئاسانە ئەگە خواست هەبێ خەفەتە خۆم کاڵێ ناسانە خۆزانم ئاسانە زۆر ئاسانە بزانە ئەگە خواستە بێ خواست لای کەستانەی کە لە کوردستان دەسەڵاتی هەیە وجدانی هەیە جنابەت باسی ئەندامی پەرلەمانت کرد جنابەت باسی وەزیری شارەوانیت کرد ئەمە ئەو کەسانن کە پەرلەمان ڕاستە دەسەڵاتی نییە بەس تۆتوانێت قانون تەشریعەکانیە ئەمانە دەبایە پێش ینی ئەمە شتێ دەڵێم وەزیری ئێستا وەزیرەکانی پێشوش ئەگەر خەمی ئەوان وایە ئێمە پرۆگرامان ناکرد ئەمڕۆ لێرە کۆ نابووینەوە لە ناومزبڵ دانامشتین وجودی ئێمە غیابی ئەو کەسانن کە لە موقعی قەرارن زۆر کە لە موقعی قەرارن و هیچیان نەکردو شەرمیشە لە کۆتاییە ئەم هەموو کابینانەی حکوومەت ڕۆیشتووە و ئێمە لەسەر ئەم بابەتە زۆر سەرەتایی قساکەین کۆتایی بەرنمەکە سێ چوار قۆڵی لەگەڵ برادرانە و تۆزە گێرە کۆکەینەوە ئەوەی کەی بینن ئەمە یعنی پارچەیەکی بچووکە لەم چەند کیلۆمەترە لەم چەند کیلۆمەتری کە لە هەر شاریکی کوردستان هەیە لە کۆتاییە بە ئەوەی کە پێم وا بێت لە ڕابردووە تەخسیری نەکراوە لەوەی کە پرۆمۆشن دروست کراوە ڕێنمایی دروست کراوە و تویانەکە کە بوتڵەکە فرێمەیە وامەکە وامەچۆ ئەمە نەتیجەکەیەتی بە خۆمانی لێ جێل نەکەین و کاریگەریەکی ئەو تۆی نەبووە من لێرەوە بە سەرۆکی حکومەت ئەڵێم و بە سەرۆکی پەرلەمانی ئەڵێم بە وەزیری شارەوانی ئەڵێم بە وەزیری ناوخۆڵم بە هەموو ئەو کار بەدەستانە ئەڵێم کە پەیوەندیان بەم دیاردەیەوە هەیە بە ئەفسەرێکی وەکو جەناب تەڵێم بە پۆلیسێکی شەڵێم و بە بەڕێوەبەرەکەی جەنابیش تەڵێم بە دکتۆریش ئەڵێم بە جەنابیش تەڵێم بە خۆش مەڵێم بەم کامێرامان و ستافەش ئەڵێم کە ئەمە لە سەرۆکی حکومەتەوە پێهاتم بۆ خوارەوە ئەمە ئەرچی هەمومانە ئەم وێنەیە چاکەین ئەمە ئەرچی هەمومانە ئەمنیەتێکی باشتر بگەڕینەوە بۆ خەڵک وەک باسە کرێمە تیرۆری سپیە ئەو سارانی کە ئێمە بینیمان بەو لێخوڕینە بەو سەرخۆشیە کە چوونەتە خوارەوە هەر یەکی وەکو دکتۆر باسی کرد بۆم بێکە لەبەرەوە پەرلەمان تکایە بیرتان لە دیاردە کۆمەڵایەتەکانیش بێ هەمیشە ئەم سێ دووباراکەم و ڕەنگە 10 ساڵی تر گەندەڵی سیاسی لە وڵاتە کەس بێ و کەم بێ بەڵام چی لە گەندەڵی فکرەکەی چی لە گەندەڵی ڕۆشنبیریەکەی چی لە ڕۆشنبیری تاگەکە ئەگەر لەمەی هەیە زیاتر لە دەست دەرچێ هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم لە چەند ساڵی ئایندە و لە دەستپێکیان بەرنمەیەوە خاڵێکی وەرچەرخان بین بۆ بەرەو چارەسەرکردنی ئەم دیاردێ جان جگەل لەو هیچکردنی ژینگەیە سەر ئەو کفری نیعمەتە بکە کە ئەو گۆشتە جوانە برژاوانە لێرە بەجێڵەوە خەڵکانێک ئەمڕۆ نانیە بیخوا ببینە و گۆشتە برژاوە جوانە ئەو نانە ئەو شووتیە کە کفری نیعمەت لە تێماسی ڕاستە هیوادارم شتێکمان کرد بێت وافیس باش شتێ بکەین